هەموو لایەنەکانی کە سەیریکەی لە وڵاتی ئێمەدا هەیە ئەمە هەنگاوێش بوو دەستپێچێکی گرنگە هاوزەمانە لەگەڵ ئەوەی کە ئێمە لە لیژنەی شارەوانی پەرلەمانی کوردستان لیژنەی شارەوانی گەشت و گوزار سەرگەرمی نووسینەوەی یاسای گەشت و گوزاری طبعاً یەکێک لە گرفت و کێماسیەکان لە هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە نەبوونی قانونیەکە سەبارەت بە گەشت و گوزار بەداخەوە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا یاسای گەشت و گوزار کە تاسە لە هەرێمی کوردستانە پەیڕەو دەکرێت یاساکەی حکوومەت عێراقیە کە تاسە لە ساڵی 1970 هەموار نەکراوەتەوە پێشنیارەکانی ئێوە چین یاخود ئەو پرۆژە یاسایی کە داتان ناوە لە وەرزی ڕابردوودا زیاتر مادەکان چی لەخۆ دەگرێت؟ طبعاً ئێمە وەکو ئاماژەم پێکرد وەکو لیژنەی شارەوانی پێشنیازە یاسایەکمان پێشکەش کردووە بۆی ئەم پێشنیازە یاسایە کە پێک دێت لە کۆمەڵێک ماددە و بڕگە ئەمانەوێ گەشت و گوزار کەم و کوڕیەکانی گەشت و گوزار گرفتەکانی گەشت و گوزار و کێشە و کێماسی و کەم و کوڕیەکانی گەشت و گوزار لە توی ئەم یاسایە چارەسەر بکەین ئەم یاسایە ببێتە دەرچە و هەنگاوێک بە ئاراستەی ئەوەی کە لە هەرێمی کوردستانیش هاوشێوەی وڵاتانی جیان لانی کەم دەوروبەر کە خۆتان ئاماژەتان پێکرد تورکیا و ئوردن مەغرب میسر ببێتە سەرچاوەیەک لە سەرچاوەکانی داهات هەرێمی کوردستان وەکو باسم کرد بنەماکانی گەشتیاری تێدا وجودی هەیە بەڵام ئێمە گرفتمان هەیە تاکو ئێستا گەشتیاری بە یاسا تەنزیم نەکراوە تاکو ئێستا ئێمە دعم و پشتیوانی حکوومەت نییە بۆ پرۆژەی بچووک و مامناوەندی گەشت و گوزار تاکو ئێستا ئەو هەنگاوانی کە کراون لە چوارچەوەی گەشت و گوزار پڕە لە کەم و کوڕی تاکو ئێستا کۆمەڵک کێشە و گرفتمان هەیە بەتایبەت لە ڕووی زەوی و کێشەی مڵکایەتی بەتایبەت لەو سنوورانی کە ناوچەی شاخاوینێک کە ڕەنگە ژینگەکەیان زۆر لەبار بێ بۆ گەشت و گوزار ئێمە ئەمانەوەی لە چوارچێ ئەم یاسایە ببێتە هەنگاوێک بە ئاراستەی گەشە سندنی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا و هەموو ئەو کێشە و کەم و کوڕیانەی لە چوارچێوەی گەشت و گوزار هەیە لێرەدا چارەسەری بکەین بۆ ئەمە بەستەش ئێمە ئەم هەنگاو و دەستپێکەی کە زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی گرتوێتە بەر ئەمە یارمەتی دەریکی باشە بێ بەرچاو ڕۆشنیەکی باش ئەداتە ئێمە بۆ ئەوی بتوانین کەم و کوڕیەکان یاخود کێشە و گرفتەکان کە هەن لە چوارچێوەی ئەم یاسایە چارەسەریان بکەین چونکە ئێمە نامانەوێتەن یاسا تەنها لە ڕوانگەی مشەرعەوە سیر بکەین ئەمانەوێت لە دید و ڕوانگەی تێڕوانینە جیاوازەکان مامۆستایانی زانکۆ وەبەرهێنەران و خەڵکی ئەکادیمی و شارەزا لەم بوارەدا کەواتە لە نووسینی ئەم پرۆژە یاسایە ڕاو بۆ چوونی یاخود ڕاوێژتان بە کەسانی پسپۆڕی تایبەت بە گەشت و گوزار بێگومان ئێمە کۆبوونەوەیەکی فراوانمان لە پەرلەمانی کوردستان کرد میوانداری زانکۆی سلێمانی زانکۆی دهۆک زانکۆی سۆران زانکۆی کۆیا زانکۆی هەولێر باڵێن سەلاحەدینمان کرد نوێنەری با بڵێن بەشەکانی گەشت و گوزارمان بانگێشتکردن کۆبوونەوەمان لەگەڵکردن سەرنجەکانمان نووسین جگەلەوە یەکێتی وەبەرهێنەرانی کوردستانیش کۆنتاکتمان لەگەڵ هەموو جارێک میوانداریمان کردوون ئەوانیش هاتوونە کۆمەڵک سەرنج و تێبینیان خستۆتە ڕوو ئەمەش ئەبێتە هەنگاوێکی تر بە ئاراستەی دەوڵەمەندکردنی پرۆژە یاساکەمان چونکە ئێمە پرۆژە یاساکە خوێندنەوەی یەکەممان بۆ کردووە بۆ ئامادەکردنی راپۆرت بۆ خوێندنەوەی دووەم بواری دەستکاریکردنی تەواوی پرۆژەکەیە بە ئامانجی ئەوەی کە بتوانین ئەو کەم و کوڕیانەی کە لە بواری گەشتیاری هەیە بتوانین چارەسەری بکەین. یەکێک لە بەشداربووانی پانێڵەکە سەرۆکی یەکێتی و بەرهەنەرانی کوردستان لقی سلێمانی و هەروەکو ئاماژەش پێدا کە لە نووسینی پرۆژە یاساکە ڕاوبۆچوونی یەکێتی و بەرهێنەرانتان وەرگرتووە کەواتە ئەگەر ئێستا باسێک لە ڕۆڵی یەکێتی و بەرهێنەران بکەین یاخود وەبەرهێنەکان سەرمایەدارەکان ئەوان تا چەند ڕۆڵیان هەیە لە پێشخستنی گەشت و گوزارە سەرمایەدارەکان تا چەند ئەتوانێت بڵێ کەرتی تایبەت تا چەند دەتوانێت ڕۆڵی هەبێت بێگومان ئەمڕۆ لە وڵاتانی دنیا وڵاتانی پێشکەوتوودا کەرتی تایبەت ڕۆڵێکی گەورەی هەیە لە ئاوادانکردنەوە و لە پێشخستنی کەرتە جیاوازەکان کەرتی گەشتیاری شێچێکە لەو کەرتانەی کە هەرێمی کوردستان ئامانجی ئەوەیە بکرێت هێچێک لە سەرچاوەکانی داهاتوە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیش هاتووە بەڵام تاکو ئێستا دید و تێڕوانینی حکوومەت بۆ کەرتی گەشتیاری لە ئاستی پێویستدانێت تاکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی دیاریکراوی بۆ بواری گەشتیاری تەرخان نەکردووە بۆی ئەوەی کە ئەبێتە مایەی گەشە سندنی گەشت و گوزاری ئێمە ئەمانەوەی لە ڕێگەی کەرتی تایبەتەوە هانی وەبەرهێنەرانی ناوخۆ و سەرمایی بیانیش بدەین بێت لە بواری گەشتیاری لە ناوخۆی هەرێمی کوردستاندا وەبەرهێنان بکەن بۆیە وەرگرتنی تا ئێستا توانراوە ئەوە بکرێت تاکو ئێستا کۆمەڵێک بیانەکان بێن لە هەرێمی کوردستان تاکو ئێستا سەرمایەدارانی ناوخۆیی توانیتیان کۆمەڵێک پرۆژەی باشی گەشتیاری کراوە کۆمەڵێک هەنگاوی باش نراوە بەڵام لە ئاستی تمۆحی ئێمە نییە کە ئەمە پێمان وایە وڵاتی ئێمە بنەماکانی گەشتیاری زیاتر تێدایە ئەکرێ زیاتر پشتیوانی لە کەرتی گەشتیاری بکرێت بۆیە ئێمە
بەرمە بنای ئەوەی کە پێشووتر ئێمە قانونێکمان دەرکرد هەر لە لیژنەی شارەوانی بەناوی یاسایی تاپۆکردنی خانوە زێدەڕۆکان لەبەرەوە ڕای خەڵکی دەرەوەی قانونیمان وەرنەگر بوو ڕای بەڕێوەبەرایەتیەکان و بابڵە یەکەی ئیداریە سەربەخۆکان و یەکە کارژێرەکانمان وەرنەگر بوو ئەتوانم بڵێم قانونەکە بە جوانی داڕژرا بەڵام لە مەیدانی جێبەجێکردن لە ئاستی پێویستدا نەبوو ئەمانەوەی لەم قانونەدا ئەمە دووبارە نەکەینەوە کە ناچار بووین دواتر هەمواری بکەینەوە ئەمانەوەی لەوە ڕای زۆرترین لە شارەزایان و پسپۆڕان وەربگرین لە ناویاندا بەلای ئێمە ڕای وەبەرهێنەران گرنگە چونکە ئەوان ئەزانن خەلەل و کەموخۆریەکان لەکوێنە ڕایان وەرەگرین ئەمانەوەی قانونەکە بە شێوازێک دابڕێژین هانی وەبەرهێنەران بدا کە بووە بێن سەرمایەکانیان لە بواری گەشتیاری با بڵێن وەبەرهێنان بکەن لە هەمانی کارژدا ئەمە بێتە هەنگا و دەستپێچێکی باش بۆ ڕەخساندنی فرسەتی کار و بۆ ڕاشێشانی سەرمایی بیانیش بۆ هەرێمی کوردستان وەکو بازارێکی لێبێ ئەگەر کەواتە ئەوە سوود و گرنگیەکانی ئەم پرۆژە یاسایەکە بێگومان ئەگەر ئێمە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بە تەواتی بایەخی پێ بدەین ئەتوانم بڵێم ئەو بنەمە گەشتیارێنی کە لە وڵاتی خۆماندا هەنا بتوانین سوودیان لێبینێت من دڵنیام گەشتیاران بە تایبەت لە ناوەڕاست و خواروی عێراق ناچن ڕوو لە وڵاتی لوبنان و سووریا و تورکیا و ئوردن و میسر بکەن بەڵکو دێنە وڵاتی خۆیان کە هەرێمی کوردستانە و لێرە پارەکانیان سەرفەکەن سەرمایە ڕابچێشینێرە جگەلەوە ئێمە ئەمانەوەی لە چوارچێوەی ئەم پرۆژە یاسایە تەنها بواری گەشتیاری ناوخۆی نەگرێتەوە بەڵکو گەشتیاری بیانیش بدرێت هانی کۆمپانیەکان بدەین کە بتوانن گەشتیاری بیانیش ڕوو لە وڵاتەکانی وڵاتی خۆمان بکەن ئەمەش بۆ ئەکرێ کە مامەڵێکی تەندروست لەگەڵ گەشتیاران بکرێت و ئەو کەم و کوڕیانی کە هەنا وێ ڕای لا ببردرێ و هەروەها هۆشیاری گەشتیاریش بێگوبان زۆر گرنگە تۆ نەتوانی مامەڵە لەگەڵ گەشتیاری بکەیت وێ ڕایەوەی دام و دەستگاکانی ئەمنی فڕۆکەخانەکان هەمویان ڕۆڵی گەورە ئەبینن لەوەی کەەوە هاندەر بن بەوەی سیمایەکی جوان مامەڵەیەکی جوان لەگەڵ گەشتیارکەین بۆی هانی گەشتیاری تریش بێن بێت ئەتوانین بڵین کە نەبوونی یاسایەکی لە دەستەی گەشت و گوزاری هەرێم تاکە هۆکار بۆ بۆی کە کەرتی گەشت و گوزار بەرەو پێشەوە نەڕۆ یاخوتەوە تا هۆکاری تریشی هەیە گرفت هێتە بەردەم کەرتی گەشت و گوزار ئەگەر گرفت هەیە یاخوت هۆکاری هۆکارەکانی ترچین ئەتوانم بڵێم نەبوونی یاسەیەک گرفتێکی سەرچیە لە هەرێمی کوردستان چۆن ماڵەکەی بەڵام ڕوانینی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ کەرتی گەشتیاری خەلەلێکی ترە کە تاکو ئێستا حکوومەت سەرمایی تەرخان نەکردووە بۆ وەبەرهێنان لە بواری گەشتیاریدا وەکو باس ئەەکەم تەنها لە چوارچێوە قانونی وەبەرهێنان ڕێگەدراوە بە دیاریکراویش بۆ پرۆژەی بچووک و مامناوەندی ئەکرێت دەعم و پشتیوانی حکوومەت هەبێ بۆ کەرتی گەشتیاری ئێمە ئەمانێت ئەو کێشە و کەم و کوڕیانە لە دوتوێ ئەم یاسایە چارەسەر بکەین و حکوومەت تا ئێستا بودجەی ساڵانە تەرخان ناکا بۆ بواری گەشتیاری تەنانەت دەستەی گەشت و گوزار کە دەستەیەکە لەگەڵ وەزارەتی تاکو ساڵی 2006 وەزارەتێکی سەربەخۆ بوو ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان ڕوانینێکی تەندروستی بۆ کەرتی گەشتیاری هەبێت 2006 لە وەزارەتەوە کردی بە دەستەیەکەشی برد خستێ پاڵ وەزارەتی شارەوانی بۆیە ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە ئەتوانم بڵێم گەشتیاری بواری تەرفیهیە ئاوەڕۆ خۆڵ و خاشاک لەگەڵ گەشتیاری لە چوتوی وەزارەتێک تێکراوە ئەمە هەڵەیە ئێمە پێمان وایە ئەبێ گەشت و گوزار لەگەڵ شوێنەوار و باڵێن کەلەپور لە دوتوێی دەستەیەکی سەربەخۆ سەر بە ئەنجومەنی وەزیران بێ و حکوومەتیش بودجەیەکی ساڵانەی بۆ تەرخان کا بۆەوەی بتوانێت جیا بکرێتەوە. کاک لوقمان پارساڵ لە مانگی 5 لە دوبەی پێشانگایەکی تایبەت کرایەوە بە گەشت و گوزار و دەستەی گەشت و گوزاری هەرێمیش تێیدا بەشدار بوون بەشداریکردنی دەستەی گەشت و گوزاری هەرێم لەو جۆرە پێشانگایانیان نەتوانراوە ئەزمموی وڵاتانی دەرەوە وەربگیرێت و لێرە جێبەجێ بکرێت بۆ بەرەپێشبردنی کەرتی گەشت و گوزار وەک باسم کرد ئێمە ڕەنگە لە ڕووی پلانەوە گرفتمان نەبێت و دەستەی گەشت و گوزار خۆیانمان بۆ کردووە و بەشداری کاریگەریان کردو ئەم جۆرە پیشانگایانەش بێگومان ئەزمون و ڕۆڵی زیاترت پێیا بەخشن بزیاتر بەڵام دیسانمان ناگەڕێمەوە سەر ئەوەی کەەوە حکوومەت ڕوانینێکی ڕوونینە بۆ کەرتی گەشت و گوزار ئەگەر نە ئەمانە هەموو هۆکارن بۆ پەرەپێدان بە کەرتی گەشت و گوزار من ئومێدەوارم ئەم قانونێکە ئێمە ئێستا ڕەشنووسێکە نووسیمان هەتەوە و ومێدمان وایە کە لە وەرزی تەشریعی لە یەکی سێوە دەست پێەکە بتوانین بیکەین بە یاسا ئەمە ئەبێتە دەرچەوە هەنگاوێکی گرنگ بە ئاراستەی گەشە سندنی بواری گەشتیاری. شتەکانە خۆش بێ کاک لوقمان زۆر سپاس مادومان کردی دیدارەکە دەست پێەکە بەڕێزی شتانێکێکن لە بەشداربوانی پانێڵەکانە بێ بچناوێ زۆر سپاس بۆ لوقمان وەردی کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی شارەوانی و گەشت و گوزار لە پەرلەمانی کوردستاندا زۆر سپاس مادومان کردن. بەڕێزان هەرێمی کوردستانی عێراق خاوەنی بناغەیەکی گرنگە بۆ گەشەکردنی گەشت و گوزار
کە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ گەشەی ئابووری و باشترکردنی ژیانی خەڵک. کارکردن و پلاندان